زمنان ئەوە بێژم بەڕاستی ئەم شەڕە ڕەتی بە ئەتۆمی نەبوو، ئەتۆمی بەهانەیەک بوو بەدەست ئەمریکاوە، بەدەست دەوڵەتە غەربیەکانەوە، بەدەست هەمویان و شتێک جدید نییە. ئیسرائیل شەڕگەرەك بوو لە منتەقە، خۆی بە ئامانجەکان خۆی نەگەیشت بوو، لە بۆمبەستا بوو. ئیسرائیل 20 مانگ مردم فەلەستینی بەناو مبارزە لەگەڵ حەماس قەتڵ عام کرد لە منتەقەیەکی چکۆلا ئیسێشی هێشتا نەیتوانێت کول منتەقەکەی گرێت. لە دنیا مورد نفرەتە، شەڕی هەرەک بوو، شەڕێکە ئەمریکای تێوە بلچێنێەوە. بەڕاستی نەتەنیاهۆ معماری خاصی کرد و واقعاً ئەو ترامپی متقاعد کرد کە حملەکەین بە ئێران فەوری ئێران و باڵای ئێران تێشکێەوە بەم نەقشەی شۆچوونە بەرەوە باڵای ئێرانژی لە تەمات گەورەی خوا. وەلێ ئەوەی کە دەنەچێن ئەتۆمی بەهانەیە. ئیسرائیل خۆی ئەتۆمی ئەسلحەی ئەتۆمی هەیە، بۆمب ئەتۆمی تەولید کردە، ئیجازە بە هیچ مەرجەعێکیش هیچ کەس ئیجازەی نییە چێ بازدید کا لە ئیسرائیل تابع هیچ قوانینێ نییە. دەنشە ئەمە کارتێکە کایی پێکەن علا ڕەغمەوەی کە ئاژانس بینەلملەلی ئەتۆمی بەکەڕات باسی کردە ئێران تەلاشێ بۆ تەولید ئەسلحەی ئەتۆمی ناکە.